بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بريزان وخوش شويستان في خوش حالين لألقيشي تري برنامج زارا وقرآن كان دين وخزمتان لقل ما مستاي بريز ما مسسفين لو رجدتينا خزمت زاراوي تري قرآني بيروس ما مستاي بريز أويش زاراوي السلم آشتي دیارە ئاشتی پێچەوانە و دژی حرب و منازعەیە، شەڕ پێچەوانەکەی شەڕە کە ئاشتی خۆی دەبینیتەوە لە سڵح و پێکهاتن و نەبوونی شەڕ. ئەگەر تەمەشای قورئانی پیرۆز بکەین کە خوای گەورە لە زۆر شوێنان هانمان دەدات لە بۆ ئاشتی کە خوای گەورە دەفەرمێ وئین جەنەحوا للسلم فاجنح لها ونیا للسلم ونیا مامسا وئین جەنەحوا للسلم فاجنح لها. ئیدی ئەوە یەک لەو ئاەتانە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم کاتێکەوە یعنی وەکو زانایان باز دەکەن دەفەرمون ئیسلام بەگشتی یعنی شەڕەکەشی هەر لە پێناوی بەرقەرارکردنی ئاشتی بووە. ئەوزە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لە ژیانیدا لە سیاسەتیدا یعنی هەر هەوڵیدایە هەتا یەک لەوانە پێشبوونی بە پێغەمبەر لە حلفی فضول بەشداری کردیە کەوا بەشێک بووە لە ئاشتی و لە پێکهاتن و لە سوڵح. ئەو وەکو مقدمە مامۆستاگەت مامۆستای بەڕێز وەکو تعریفەکە ئیمامی جورجانی لە تعریفاتی کتێبی خۆی تعریفەکی کردیە زۆر شامل و جامع و ئەوەیە جوانە مانعە دەفەرمی سەلام سلمیان تجرد النفس عن المحنة في الدارين ئەوەیە نەفس تووشی هیچ مەینەتی و ناخۆشیەک نەبی لە دنیا و لە دواڕۆژ. ئەو سەلامەتیە، ئەو ئاشتیە کە ئەتوا بکەی هەم لە دنیای ئینسان تووشی هیچ دەرد و ئافات و خراپە و ناخۆشیێکی نەبی، هەم لە قیامەتێ تووشی هیچ دەرد و ئافات و ناخۆشیێکی نەبی. ئیسلام لە ئەوەی هاتیە ئینسانی تو خەڵات بکاتن بەو ئاشتیە بیحەسێنیتەوە بە ئاشتی دنیا ئاشتی قیامەتی. و ئەوەش فەرقی تێگەیشتنی ئیسلامە لە بۆ ئاشتی لەگەر تێگەیشتنی غەیرە موسڵمانان و بێباوەڕان و یان ئەو ئەفکارانەی سەردەم هەیە لە بۆ ئاشتی. ئاشتی لە ئیسلامدا ئاشتی هەردوو دنیایەکەیە، دنیا و دواڕۆژە. ئەوەیە کە ئینسان سەلامەت بی لە ئەبەدی. بەڵام ممچینە ئاشتی لە لای بێباوەڕان کابرەکە باوەڕی بە قیامەت و بە دواڕۆژ نییە، تەنها فکر لە ئێستای خۆی دەکات، ئێستای سەلامەتە. بەڵام ئەدی داهاتوت یانی نمونە ئێستا هەرچی خواردنی خۆش و بەلەزەتە لە پێشت دابدرێتن، لۆ ئێستا ئاشتیەکە سەلامەتیەکە لەوێ دەرێکا کە سب حەز لێبی دەخۆم. بەڵام ئەگەر خواردنەکە زیان بەخش بوو دوایە ڕەنگە هەر پاش سەعاتەشی دی ئەتو تووشی ناخۆشی سەحەتت پێ ناخۆش بێ زکێشەی پێ بگری. لێ دەبی حیسابی چ بکەی؟ حیسابی داهاتوش بکەی. لۆ ئیسلام هەر لایەنەچی کە تێیدایە کەسانێک پێیان وێ ئەوە ئاشتی نییە، نەخینەوەی دواڕۆژ داهاتوەکەیە، هەم مەسلحەتی دنیایی هەم مەسلحەتە قیامەتیەکە. مامۆستای بەڕێز خاڵێکی دیکە بنەماکانی ئەو سلم و ئاشتی لە ئیسلامدا یعنی وەکو زانایان باز دەکەن دەفەرمون سێ بنەمای سەرەکیە. یەکەم تەعاڕوفە، دووەم تەعامولە، تەعاونە، سێمینیان تەکامولە. تەعاڕف، تەعاون، تەکامل کە خوای گەورە لە قورئان یعنی ئیشارەی بە هەر سێکان کردیە کە دەفەرمێ کە باسی تەعاڕف دەکا کە دەفەرمێ یا ئەیها الناس ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثى وجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا. ئێوە لە هۆز و قەبیلەکە دروستکرانە لە نێرومێ ئەی خەڵچینە ئەوە لە بۆچیە لۆ یانگۆ تەعاڕف یەکتر ناسین و لەگەر یەک تێکەربوونتان هەبیتن. ئەوە لە بۆ بەرقەرارکردنی ئەو ئاشتیەی
يقلب نما كاني آشتي السلم بريتية لا تعارف بنماي دوام تعاونه وكو خواي قورة فرمي كي يكتريتا الناسي وذا باشان وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان يارمتي يقول دريبدا لستساكو باشا نقلس خرافة وكو پیغمبری خواش صلى الله عليه وسلم لتسندان فرمي باسي أو تعاوني دكا الله في عون العبد ما كان العبد في عون أخيه أو بنماي دوام وكو تعاون و هاوکاری يعني كواتا لو برقرار كردني آشتي بنماي دوام زور گرنگ إيما أو تعاون لبين ما نبي لو آشتيش بردوان بي خالي سيم وكوتاي تكامله دبي أما التواكري يكتري بين كخواي قولوا فرمي إنما المؤمنون إخوة إيمان داران براي يكترينك دبي توا يكتري تواكي والخواي قولوا لآتش كده فرمي والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر تواوكر يكترين أزلوه براسي زور جرينجا يان كبيغمبر إخوة صلى الله عليه وسلم نفرم ديش دفرم مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد وكو يجلس توانا كوات التواوكر يكترين كالبنيان يشد بعضه بعضا كوات زور جرينجا أو بنمانا أما رتاوكين أجر دمانا بي آشتي برقرار بي أو سيبنمايا يكم تعارف دوم تعاون سيم تكامل هاوكاري يعني تواوكري يكتريبين ما مستوى بسيارك دكريت يعني جوهري لو بابتي مسألة كاتك باسي آشتي دكي سلم دكي لإسلام لقرآن بسيارك شي جوهري صور زال لا رخنا قران يعني أوان إخراب حالي وإلى دكريت أدي أجر إسلام أجر قرآن آشتي تيدايا مسألة جهاد مسألة قتال لبينا إخوائي قوره أول شيء زي دبيته أو آشتيا هذه بيوم صلى الله عليه وسلم أو هم غزواتي كردي أو جهادي كردي أو آشتيا أو زمان جوابك زور واضحة أصل الإسلام ده لبو آشتيهاتي وإن جنحوا للسلم فاجنح لها أجر أوان لو آشتيهاتن أتم بآشتي بران بريان بجوليو ودانن رايا دين بزوري وربجيري للاني الكس لا إكراه في الدين قد تبين الرشد من الغي أصلا خواي قولة مسألة هدايته مسألة قم رابوني بستيته بدل ضل إيماني وردقري ضل قم رأي وردقري يكسيش ناتواني بزوري ضل كسشي والي بالروابيني أقرأتو منافقي دروز ذاك يبري بزوري إلا ذا بإيمان بيني إيمانينان بزورنيا هدي ولو سدان درايا أو جهاد وقتال لبو كسانك دان درايا كوا وصدوا عن سبيل الله كلا زور شوين خواي قولة داي بستوا دبيتا بربست دبيتا الريقر أو جا السلطة بو السلطاتي خوي ممارسي فكري دكا هيت سلطك نيا خاوني باقراوند شي فكري نبي خاوني باقراوند شي بيرو باورو عقيدة نبي هر سلطة كلا سريع أو جا ناوي لنابي دين ناوي لنابي سيستم ناوي لنابي هوا وآرزوي تاكا كسر شي ديكتاتورة شي سياسات أو زورة دينك زورة منظومك نظامك داي سبيني لسر غيري خوي الإسلام هاتية أو نظامه لا بداتن وخلشي آزاد بك هنجينيك أجر بقناعتي خوي باور ديني بينيتن أجر بقناعتي خوي باور نيني هنجي بحوار وبقفتو قوي عقلي ونظر بدعوة برو باور بانجي دكاتن نقبة زوري ليكردن برو بانجي بكاتن وكو كمسلمانان جدد سن لبو غزوي عراق زي شي فارس ليدا برسيم قولوا سهاتينا تجواب لداتو جئنا لنخرج العبادة من عبادة العباد إلى عبادة رب العباد لو خلشي لعبادتي يكتري هاوشي وإخوان دربيني لو عبادتي فالوردقار سبحانه وتعالى بتانيا ومن جور الأديان إلى عدل الإسلام لا غير إسلامتي همو ظلم ليكردنا همو حريتي مطلق نية چونك هر سيستمك لسري حكم دكاتن مجموعة برنسيبا چي هيبا و برنسيبانا حكم دكاتن أو برنسيبانا كرديتا وكبري بالسلطة دي سبينيتن أو جا أو برنسيبانا حق عدل إسلام بيان ظلم زوري خيالاتي كسشي بي أو رودري فلان أشد باشا سبيني درشت باشا جماعة وصاحب زابة لسقسكاني زنابد يعني أقر بيتو جوغا آوك هبيتن
بربەستێک هەبی لە بەردەم ئەو ئاوێ بەڵێ چی لێ دەکەی لۆ ئەوی ئەو ئاوە بگاتە مەسەلا ئەو باخچێ ئەو دارانە ئەو گژ و گیانە ناچاری دەبی ئەو بەردەی لا ببەیونە لۆ ئەوەی ئاوەکە بگاتێ ڕاستە ئەوجە خوای گەورە سبحانه وتعالى لە قورئانی واضح دەفەرمی فإن اعتزلوكم فلم يقاتلوكم وألقوا إليكم السلم ئەگەر ئەوان وازیان لەم گۆهینات زەنجیان لەگەرم گۆ نەکرێ ئەو بێ باوەڕانە و ئاشتیان لە بۆم گۆڕاگەیاند فما جعل الله لكم عليهم سبيلا و بەرامبەریشی فإن لم يعتزلوكم وازیان لەم گۆ نەینا دژایەتیان کردن ويلقوا إليكم السلم يعني فإن لم يلقوا إليكم السلم ئاشتیان لە بۆم گۆڕانەگەیان زەنجیان ڕاگەیان ويكفوا أيديهم و دەستیان لەم گۆ نەپاراست و دەست درێژیان کردە سەر مافەکانیم گۆ هەنجی فەخوذوهم وەقتلوهم حيث ثقفتموهم هەنجی ئەم گۆش بیان گرن و بیان کوژن لە هەر شوێنە کە دەست بەوان ڕاگەیش کەواتە مقەیەدە لۆ ئەو کەسەی کە ئاشتی ڕاناگەینی جیهاد دانرایە حەقیقەت لە بۆ پاراستنی ئاشتی کەواتە بێباوەڕان دوو جۆرن جۆرەکیان کافری مسالمە هیچ مشکلەی نییە ئەتو شەڕی لەگە ناکەی بەڵێ لا إكراه في الدين وتوزيناك بحوار وبقناعة مجادلة إلى قردك طوا باشا شي ديكاش محاربة شر لقدك كرسك شر لقبك أتوخو قولي بيشكش ناكي أتو ناتاري شر لقبك زمان سخالة شي ديكا كزور زور جرينجا كيني سلم واجبة وكيني حرامة يعني أو يك لو خالاني كوا بين خوش باسي بكين كاتي كوا أو كاتاني كالسلم واجبة أجر هاتو سلم دەبووە مایەی دەفعی زەرەرێک و زیانێک لە کۆمەلگا لە خەڵکی دوورکەویتەوە ئەو کاتی واجبە ئەو سلم و ئاشتیە بەرپابیتن یاخود لە بۆ ئەوەی کەوا مەسلەحەتێک بێتە جێ یان زەرەر و زیانێکمان لێ دوورکەویتەوە یان مەسلەحەتێک لەوەی دابوو کە سلم هەبیتن پێویستە ئەمە لەو حاڵەتەی لەسەرما واجب و پێویستە هەوڵی سلم بدين هولي آشتي بدين لبو نمونا كخواي قولوا فرمي والصلح خير ونيا أجر بيتو صلح لا قتلي كسا شيء بخطأ كشتي لبو نمونا بعليه يسأل لو حالتي أجر بيكاتن أو لا ترو خير ترى بلام لو كاتاني كوا حرامة كين سلم آشتي حرامة لو كاتي كوا أو سلمة دەبیتە ئیقرار و شەرعیەتدان بە زوڵم و ستەم ئەو کاتی حرامە یعنی زوڵمە بەڵام بە ناوی ئاشتی بە ناوی سلم تعبیر دەکا و ناوی دەینی لیباسی حەق بەبەر زوڵم و ستەمی دەکا بەبەر باتڵدا دەکاتن ئەوە بەڕاستی لەو کاتێدا ئەتوو ئیقراری بە ناوی سلم ئیقراری ئەو زوڵمەی بکەی ئەوە حرامە وەکو خوای گەورە دەفەرمێ وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار ميلتان لبولاي ظلم نبيتن ياخد أو كاتش حرامة كأجر بيتو بيت تنازل بتايبتي أو تنازلا لحق ما في خلق بي لحق ما وكدري خيني خلق بي خاشي خلق بيتن أو كاتي أو تنازلا أو حرام أتو ليبكي وكدري شرعية دانا بطغات بظلم مستم ليبراز إما دبي أو لمسألة سلم أو برتاورونيا ما نبي مرزنيها هم جاريها السلم راست جاري واهي بناوي سلم ديانوي ظلم عم بيبكن دبي أقداري أو خالي غلط تيجيشنا لمفهوم كان يعني أو لو يرود ذات يعني أتو مفهوم كي وكو خويتين جاي ناوي ظلم بكي آشتي ناوي الرازيبون بظالما بكي آشتي خوازي ناوي الرازيبون بفساد وتاكنا كردن وهنزتي أويكا واقع شيء خرافة بلو تاكنا بي أو ناوي لابني خمان صح عفوا يكشته لو بابته يعني جاري واهيها يقل لو زنقاني كلقى مسلمانان ذكري حربي مصطلحاته راست زنجي زارا وكان يعني جاري واهيها بناوي خوي لخود لأساس ده ظلمة استمع طغيانة بلام اوان دين ناوي سلمو آشتي ليدني ناوي بيك وجيان ناوي آزادي ديمقراط ناوي زور بريقدا أوا لواني مسلماني
سادە لەوەیدا تێبکەویتن زۆر مسلمان دەبی ئاگاداری و خاڵی بەڕێز عەفو هەر زاراوەی ئەسیلم ینی ئاشتی زاراوەکە وەکو زاراوەکە چەندین لایەنی هەیە ینی جوانی بی هەیە یەکەم زار ئاشتی نەفسی ینی ئینسان لەگەڵ خودی خۆی لە ئاشتی دابی ئەوەکو کاتێک تەماشای قورئان دەکەی کاتێک ئینسان لەگەڵ خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەینی باش بی نێوانی خۆی خوای گەورە ئاوەدان بی لە ئاشتیدایە ئەلا بذیکر الله تطمئن القلوب بەیادی خوای گەورە ئینسان دائیمەن دڵی ئیطمئنان دەگری ئارام دەبیتەوە لە ئاشتی و خۆشیدا دەبیتن ئەو ذیکرە مەبەستی هەر ئەوە نییە بە ذیکردنی زوبان کەەوە زۆر گرینگە بە حەقیقەت بە قەلب کاتێک کە ئینسان خواناز بی بە تەواوی خوای گەورەی بناسیتن دائیمەن لە نەفسی خۆی لە ئاشتیدا ئێستا نەفەرێک لە بێ باوەڕی دابیتن کاتە کەسەکی لێ دەمری ئازیزەشی لێ دەمری دڵی چەند تون دەبی هیچ شتێک نییە دڵی بداتەوە بەڵام کاسەکە ئینسانەشی باوەڕدارە دەرێ ئەوە دنیایەکی کاتیەوە ئەمە ڕۆژەکی دیکە هەیە دەگەمەوە ئەو ئازیزانی خۆم کابرایە کەسەکی لە یەکەکی بکوژیتن بەناحەق ئازیزەکەت لێ بکوژیتن کاتێک ئەتوو بێدەسەڵاتی و ئەو بەدەسەڵاتە حەقی خۆت پێ ناکرێتەوە ئەگەر بێ باوەڕ بی لە ناخی خۆی هەمیشە لە شەڕدا دەبی هەمیشە خۆی دەخواتەوە بەڵام ئینسانی باوەڕدار لە ئاشتیدا دەبیتن دەرێ ئەو ڕۆ من بێدەسەڵاتم خوایەک هەیە جەلە جەلالوهو لە ڕۆژەکی کە حەقی من لەو زاڵم مستەمکارەی لەو دەستدرێژی کارەی دەسێنیتەوە کاتە ئەوە مەسەلەی چ بوو سلمی داخیلی زۆر مهمە ئینسان لەناو کۆمەڵگا خەڵکەکە تاچی سلمی داخلیان هەبیتن ناوخۆ و سلمی مجتەمەعیش کە جەنابەت ئاماژەی پێدا لەناو کۆمەڵگا ئاشتی هەبی کەس زوڵم لە کەس نەکە ئەوە لە خارجی لە مجتەمەع هەبیتن و هەتا سلم لەگەر طبیعەت وەکو مەسەلەی پاراستنی ژینگە ئەتوو لە ئاشتی دابی ئەوەی باست کرد مەسەلەن مەبدەئی تەعاون کە ئینسان هەبیتن بزانی ئەمە لەو ژینگەی هەمووی تەواوکاری یەکترینە خوای گەورە هەر شتێکی دروست کردیە مەبەستێک هەیە حکمتێک هەیە لە دروستکردنی نەک ئەمن لۆم هەبیتن دەستدرێژی بکەمە سەر دەوروبەری خۆم و هەروەها لە عیلاقاتی سیاسیش ئەوە جۆرەی دیکە و جانبەی دیکەیە ئاشتی بپارێزرێتن ئەسڵ ئەوێ ئاشتی بپارێزرێت دەولی ئاشتی بپارێزرێت ئێستا وڵاتانێک دەبینی لۆ خۆی لۆ ناوە خۆی داوای ئاشتی دەکا ئاشتی دەپارێزی داوای عەدالەت دەکاتن بەس لۆ غەیری خۆی بەڕەوای نابینیتن بە تایبەتی ئێستا ئەو سەردەمی خۆمان دەبینی وڵاتە زلهێزەکان هیچ وەکو برێ سیستەمەک و هیچ حەق و عەدالەتەک و ئەوەک نییە کە لەسەری بن لۆ خۆی ئاشتی دەوێتن بەڵام ژیانی خۆی ئیقتیسادی خۆی لەوەی دەوێتن کەەوە شەڕی بەرپا بکە ئیقتیسادی خۆی لەوەی دەبینیتەوە چەشی بفرۆشیتن شەڕی بە خەڵکی بفرۆشی هەموو دنیای بە قوربانی خۆی بکاتن ئەوزە لەسەر حیسابی دروستکردنی ئاژاوەبی لە نێوان میلەتان لە نێوان قەومەکان لە نێوان ئەوەی ئەتوبرێ ئەوە دژی تواگان لێبی ئەو قەومە هەموو عەرەب دژیتووە بە کوردی دەرێ هەموو عەرەب دژیتووە بە کوردی دەرێ بە عەرەبی دەرێ هەموو کورد دژیتووە هەموو تورک دژیتووە ئەو سلمەی تێک بداتن یعنی بازاڕەکەیان لەوەیە ئەو سلمەی لە مابەینی میلەتان و لە مابەینی وڵاتان تێک بدەن و دروستکردنی ئەو دەمارگیریەش مامۆستا دەمارگیری قەومی ئەو بەڕاستی ئەو ئاشتیەیە ئێستا تەماشا بکە ئەوەی ئەو داوایی دەکاتن ئەتوو دەبی جیا بکەوە برێ کەسێک کە من بخینیتەوە لە عەرەبی لە تورکبی لە فارسبی دان بە مافی من دابنێ ئەمن ئەوم قبولە لەگەری دەژیم بە ئاشتی کەسەکیش ئەمنی قبول نەبیت و دەستدرێژی بکاتە سەری ئەمن ئەوم قبول نییە خۆ مسلمان نابی زوڵ مستەم قبول کاتزە بە ناوی چ عەرەب لێم دەکا بە ناوی تورک لێم دەکا و عەکسیش برای خۆم بیت کورد بی برای من بی ئەگەر زوڵم بکا و دەستدرێژی بکە ئەمن قبولی ناکەم ڕاست ئەزماوسا یعنی دەکرێت لەو قسانێک کە جەنابەت کردت لە خلالی ئەو بەرنامەکە کردمان یعنی دەتانین برێن ئەسڵ لە ئیسلام سلمە ئاشتیە ونیە ئەسڵ لە ئیسلامدا ئاشتیە ئیسلام ئەساسەن ئاشتی دەوێتن ئەگەر یعنی شەڕەکەی لە حاڵەتی ناچاری و پێویستیە ئەگەر نا شەڕی ناوێتن و خاڵێکی دیکە کە زۆر گرینگە ئەمە کو ئەو سلم و ئاشتیەی دروست بکەین بینا بکەین مامۆستای بەڕێز یعنی پێش سلم ئەگەمە دەمانەوێت ئاشتی بەرقەراربی دەبی سەرەتا عەدالەت و دادپەروەری بەرقەرارکەین
لە ئەوی ئاشتی هەبیت. ئەگە عەدالەت هەبوو، هەموو کەس حەقی خۆی هەبوو، هەموو کەس مافی خۆی هەبوو، دادپەروەری هەبوو، ئەو کاتی ئاشتیش دەبیت. چونکە خوا دەفەرمێ کە فەرمان دەکا یەکەم جار باسی عدل دەکا ئین الله یەأمر بالعدل ونیا يعني أوجد فرمي والإحسان وإيتاء ذي القربى أو آشتيا سيلي الرحم إيتاء ذي القربى شو كن نزيك كاني خود أو بجورك لا آشتي بلام يكم ذا خواي جورا باسي عدلو دات بروريدك بلام أجا كومل جايك يعني ظلم مستمهبو لولاش براجورك داواي أو بربرسايا أو منظومة سياسية داواي آشتي دكت أو هيز معناها شينية خاڵێکی دیکە کە زۆر مهمە یعنی بابەتی ئیسلاح و تربیە زۆر گرینگە ئەو ئاشتیە ئەو مەفهومانە لە تربیە و لە پەروەردەی جیل و منداڵەکانمان ڕنگ بداتەوە چونکە ئەگەر یعنی ئەو بنەمایانەی کە ئاشتی دروست دەکەن ڕێک پێچەوانەیەکەوە دەبیتە هەدمی سلم و ئاشتی خی گەورەمان پارێزیارە کاتەکەمان بەرەو کۆتایی عنی لە کۆتاییەوەی دەرێکە هەر وڵاتێک هەر ئاوەدانی و شارەکە خی گەورە ئاشتی پێبەخشی لە شەڕ و لە ناخۆشی دووری خست ئەویش پێویستی بە پاراستن هەیە کە کو دەپارێزرێ بەوەی ئینسان لە منهەجی خی گەورە لانەدا ضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة أماني تدابو اطمئنان لو وڵاتە ئاشتی بەرقەرار بووە فكفرت بأنعم الله رغدا من كل مكان بەڵام دوایە گاو ڕزقت لەوەی دەهات لە ڕووی اقتصادیەوە باش بوو فكفرت بأنعم الله كافر بوو بە نیعمەتەکانی خی گەورە لە هەموو لایەنەکان ئەو ئاشتیە تێک درا ظلم و طغیان و ئەو عەدالەتە نەما کە جەنابەت فأذاق الله لباس الجوع والخوف بما كانوا يصنعون ترسیان هاتە سەرێ و برسێتیان هاتە سەرێ چونکە شەڕ و ئاژاوە دائما ترس و برسێتی لە دووە لۆ ئینسان نابی تەمەنای بکە لا تتمنوا لقاء العدو بەڵام ئەگەر لەسەر حەقیش بوو واعلموا أن الجنة تحت ظلال السيوف لەسەر حەقیش بوو دەبی ئامادەی قوربانیدان و خەباتکردن بیتن خی گەورەوا بکاتن کە وڵاتی و وڵاتی مسلمانان هەمیشە ئاشتی و خۆشی و ئەمانی تێدا بەرقەراربی و لە شەڕ و ئاژاوە و خراپەی دوژمنانی بە دووربی إن شاء الله خی گەورە پاداشتی زەنامیشت بداتەوە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم